بەڵێ بەرەزانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر ئێستا مامۆستا لەتیف حوسێنمان لەگەڵا بەڕێوەبەری پەروەردەی شار باژێر لەم کۆڕبەندەدا چەند پرسیارێکی ئاراسە دەکەین بزانین گرنگی کۆنفراسی کۆڕبەند لە پرۆسەی پەروەردە چییە واروها تا چەند گرنگی بە خوێندنی پیشەیی دەدەن و چ سوودێک لە گۆڕینەوەی ئەزمموی پەروەردە دەکەن لەگەڵ و میوانە بیانیەکان مامۆستا لەتیف بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ بەخێر بێ گرنگی و ئەهمیەتی ئەو کۆڕبەندە چییە لەسەر یاخود بڵێن کاریگەری لەسەر پرۆسی پەروەردە چییە؟ بەڵێ زۆر سپاس مامۆستا بە سپاس بۆ جەنابتان و بۆ ستاف و هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر خۆشحاڵم کە لە دووەمین کۆڕبەندی پەروەردەی لە پایتەختی هەرێمی کوردستان پێکەوە گفتوگوگەن لە ڕاستیدا بەستنی دووەمین کۆنفرانسی پەروەردەی لە کاتێکایە کە ئێمە بەرەو هەنگاو بەرەوانین کە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بێت و بەستنی ئەم جۆرە کۆڕ و کۆنفرانس و سیمینار و پانێڵ و شتانە دەرخەری ئەوەن کە ئێمە لەم وڵاتە لە بەتایبەتی لە ناو پەروەردە هێشتا کێشەمانەیە و لە هەمووشی گرنگترەوەیە کە ئاراستەیەک و نیەتێک و هەوڵێکی گرنگەیە بۆی لەگەڵ باسکردنی کێشە و گرفتەکانە هەنگاوەکانی چارەسەریەکانیش بخاتە ڕۆبەڕاستی بۆیە گرنگی ئەم جۆرە کۆڕبەند و دیدار و پانێل و فۆریومانە بەڕاستی بۆ پەروەردە گرنگی خۆی هەیە و وەکوتم ئێمە لە بەردەمەوەی تا ئێستا لە ناو پەروەردە و لە ناو سیستمی پەروەردەی ئێمەیە هەم لە سەرخان هەم لە ژێرخانی پەروەردەیی گرفتمانەیە پێویستمان بۆیە چارەسەر بکرێت بەرەو پێویستمان بەوەیە کە ئەم سیستەمە وردە لەگەڵ واقعی ژیانی کۆمەڵایەتی ئێمەیە بگونجێ و وا بکەین ئەو سیستەمەی کە لە پێشووترە مامۆستا سنتەر بووە و قوتابی خوێندکار بەستەنها جێبەجێکاری ئەمر و ئەوامیری مامۆستا بووە ئێستا وردە ئەم سیستەمە بگۆڕێ بەرە ئەوەی کە بە شێوەیەکی تەواوەتی قوتابی خوێندکار خۆیان سنتەر بن بۆ ئەم بوارەش هەوڵی زۆر درراوە بە تایبەتی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان و لەم کابینەیە کۆمەڵێک پلان و استراتیژی باشی خستۆتە کارەوە هێشتا ماوێتی جێگەی خۆی بکاتەوە هێشتا گرفتی بۆ دروستە بێت باش مامۆستا مادەم ئەوەندە گرینگە گۆڕانکاریەکان ڕاستپاردەکانی ئەم کۆڕبەندانە تا چەند جێبەجێ دەکرێت بێگومان من دڵم بۆ خۆشە لە بەرەوەی ئەمەی کە ئێستا من و تۆ قساکەینێکە لە پانێلەکان کە قساکەن چەند کەسێکی تێدایە لە ناو ڕێکخراوە نێودەوڵەتیە پەروەردەیەکانی وەکو یونیسێف و یونسکۆن بێگومان خۆتان نەزانن ئەم دوو ڕێکخراوە لە نەک لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە جیانیشا کاریگەریان هەیە و ڕۆڵیان هەبووە بە تایبەتی لەسەر پێخستنەوەی پەروەردە لە وڵاتی ئێمەیە هەتا بەشێک لە دەعمە مادیەکانیشیان هێشتا هەر هاوکاری باشی پەروەردەی بۆیە ئەگەری هەیە تا ڕادێک بتوانێت ئەو ڕاستپاردە و پێشنیارانی کە لەم کۆڕبەندانە دەرەچێت بە تایبەتی لە دووەمین کۆڕبەندەیە بتوانێت وردەوە دەرەناو سیستەمەکە یاژی بکرێتەوە بۆی کاری لەسەر بکرێت وەکو وتم لە قسەکانی پێشووترمە هەموو ئاراستەکان بۆیە کە قوتابی خوێندکار بکرێتە سنتەر بۆی تر لە ناو پرۆسەی پەروەردە فێرکردنە خۆشبەختانە لە هەمووشی گرنگترەوەی ئێستا زۆر بەمان ئیتر زمانمان ئەوە نییە بڵێن بەس خوێندن ئێمە باس لە پەروەردەکەین یەکێک لە قسەکان و یەکێک لەو ڕاستپاردانەی کە هەیە بەردەوامەوە بێ کە ئێمە کار بکەین لەسەر پەروەردەکردن کە تۆ پەروەردەکردنەکەت بە باشی ڕۆژ سەرجەم سێکتەرەکانی تری کۆمەلگا بەرەو باشی و بەرەو ئارامی ئەڕواوە ئەم کێشە مەشاکیلانن کە ناو کۆمەلگا هەن پەروەردە دەتوانێت ڕۆڵی هەبێ بەڵام پەروەردە بەتەنیا ناتوانێت چکە هەمان دەزانین مناڵ کە لە قوتابخانەی یەکەمی کە لە ناو خێزانەکەیەتی دێتە ناو قوتابخانەی ماڵی دووەمی کە قوتابخانە و ناوەندەکانی خوێندنە دەبێت بەیەکەوە پەیوەندی و ئینسیجامی بە قۆت و بەهێزیانە بێت باش لەگەڵ ئەم میوانە بیانیانە ئەوانەی چ لە وڵاتانی عەرەبی هاتوون یاخود لە وڵاتانی ئەوروپا هاتوون ئەزمونە پەروەردەییەکان ئاڵوگۆڕ دەکەن سوود لە یەکتر دەبینن بێگومان مەسەڵەن من لە کاتی ڕێستەکەشە لەگەڵ هەندێک لەو کەسانە نەکار لە دەورە ئەوروپاش هەتا مەسەڵەن لە چواردەوری خۆشمان مەسەڵەنێکیشی وەکو بەڕێز دکتۆر محەممەدی خانی کە مامۆستایەک و کەسایەتیشی گرنگی ناو پەروەردەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە وڵاتی ئێران و ئەو کەسانی کە لە بۆ نمونە ئەو کەسانی کە لە کاروباری پەروەردەیی لە ناو ڕێکخراوی یونسکۆیە لە عێراقا لێرە بەشدارن لە وڵاتەکانی تری ئەوروپا کە هاتوون بێگومان وەرگرتنی ئەم تەجروبانە ئێمە ئێستا بەشێک لەم شتانەی کە هەمانە ناو سیستەمە تازەی خوێندنە هەتا لە پرۆژەی بریاندانی تواناکان ئێستا لەن بریتیش کانسڵ کە لە کاتێک ئەمە
تێکەڵەیەک بوو یا وەرگرتنی تەجروبەیەکی بەریتانی بوو بۆ سەنگانی ناوەندەکانی خوێندن ئێمە کوردان دوومانەوە ئیشی لەسەرەکەن هەرچەند بەداخەوە تا ئێستا ئەمەش هەر گرفت و کێشە و قسەی لەسەرە بەڵام بێگومان تەجروبە و ئەزمموی وڵاتانی دەرەوە گرنگە لە بواری پەرۆدات تۆ بتوانانی کاری لەسەر بکەی بەڵام نەک تەخلیدی ئەوان بێ خۆتان نەزانن واقعی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەو وڵاتانە لەگەڵی ئێمە جیاوازە ئێمە وەتە چەندین ساڵەما مەسارەباش بەدەست قەیرانی بایکۆت و بێموچەیی و ژیان بێژیانەوە ئەناڵێنین مامۆستای ئێمە لە وڵاتەیە فەرمانبەری ئێمە لە وڵاتەیە و بە تایبەتی مامۆستا کە ژیان و گوزەرانی دابین نەکرا ناتوانێت بە باشی ئەرک و مەهامە گەورە و گرنگەکەی کە کار و پیشەی مامۆستایەتیە بەجێ بێنێ بۆیە تا ئێستا ئێمەش ئەمە یعنی باوەڕتان هەبێ من کە بەڕێوەبەرێکی پەرۆدەم لە ئێستا خەم و لەرزم لێ هاتووە ئەم ساڵیش نەچینە قۆناغێکی ترەوە دیسانەوە لەبەر جێبەجێنەکردنی داواکانی مامۆستایانی وانەبێژ و مامۆستای میلاک و فەرمانبەران بکەینەوە بەردەم وانە بێژ ببێتم بێگومان ینی تۆ کاتێک کە ئەمانەت هەیە ئەم کێشە و گرفتانەتێک کە کێشەی زۆر ئاسایی ینی مەسەرەن ناکرێ مامۆستایەک بەم حاڵوەس ئەوە بەم جۆرە داوای ئەم شتانە کا هێشتا بۆشی جێبەجێ ناکرێت ئەگەر چی هەوڵ دراوەسە لەگەڵ حکوومەتی عێراقی و موچەی ئێمە لەلایەن ئەوانە دوێ بەڵام ئەمانە گرفتن ینی واکە کە تۆ ئەگەر بەرنامە و پلانێک و هەنگاوێکی شتدا نابێ بۆی لە ساڵی نوێی خوێندنا ئیشی لەسەر بکەیت لە پرێکا نامێنێ و ناشتوانی هیچکەی لەبەرەوەی کە تۆ کاتێک کە مەعیشەت و ژیان و گوزەرانت بۆ خەڵک دابین نەکرد بۆ مامۆستاکەت دابین نەکرد ئەویش ناتوانێت ئەرکەکەی خۆی وەکو پێویست بەجێ بگێنێ بۆیە ئەمانە گرنگن و تەمەناکەم ئەگەر تەجروبەی وڵاتەکانیشمان وەرگتووە بتوانین ئەو تەجروبانەش جێبەجێ بکەین کە هۆکارە بێ بۆ سەقامگیری لە ئاستی مەعیشەت و بژێوی مامۆستاکانمانە بۆی بتوانین بە باشی هەنگاوەکانمان زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش مامۆستا سپاس دووبارە سپاس بۆ مامۆستا لەتیف حوسێن بەڕێوەبەری پەروەردەی شار باژێر تا میوانێکی تر بەخواتان دەست پێ